زۆر کەس پێی خۆش بێ یا پێی ناخۆش بێ قۆناغی سڕینەوەی کورد، قۆناغی حاشاکردن لە کورد، ئەو قۆناغە کە ویستیان لە ناوی تەپکەکەدا کورد بخینکێنن، ئەو کۆتایی هاتووە. کورد گەڕاوەتەوە پێ ئەچێت لێرە بە دواشەوە ئەو ڕەوتی گەشەی جوڵانەوەی نەتەوەی کووردە زیاتر. یعنی ئەگەر لە 1920ەوە ئەو قۆناغە دەستی پێکردوێ 1926 لە بڕیارنامەیەکی کۆمەڵی گەلاندا، کۆمەڵی گەلانی ئەو کاتە ئەوسا ناوێکی کورد دێت سەبارەت بە دیاریکردنی سنوورەکانی ئەو کاتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەوە دوجارە لە بەڵگەنامەیەکی نێودەوڵەتیە ناوی کورد هەتا 1991 ناوی کورد ببڕای ببڕ لە هیچ بەڵگەنامەیەکی نەهاتووە.